سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. هاوپەیمانی نێودەوڵەتی هەڕەشەی ڕاگررتنی سەرجەم هاوکاریەکانی بۆ پێشمەرگە دەکات. گومان دەکرێت دوو هاوڵاتی لە سلێمانی بەهۆی ئەنفلۆنزای بەرازەوە گیانیان لەدەستدا بێت. ئاسایشی سلێمانی دەستگیرکردنی 227 تیرۆریست و 408 بازرگان و بەکارهێنەری مادەی هۆشبەری ڕاگەیاند. هاوپەیمانی نێودەوڵەتی هەڕەشەی ڕاگررتنی سەرجەم هاوکاری و ڕێکەوتنەکانی لەگەڵ پێشمەرگە و دژە تیرۆری هەرێمی کوردستان دەکات ئەگەر بێت و وەزیری پێشمەرگە بە زووترین کات نەگەڕێتەوە سەر ئەرکەکەی خۆی بە گوێرەی و زانیاریانەی لا سەرچاوەیەکی وەزارەتی پێشمەرگەوە بە شارپرێز درراوە لە کۆبوونەوەی ڕۆژی 19 ئەم مانگە و چەند ڕۆژێکیش پێشتر هاوپەیمانی نێودەوڵەتی پەیامێکی هەڕەشە ئامێزی ئاراستەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی و بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی سەرۆک و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کردووە و جەختیان کردووەتەوە بەم شێوەی ئێستا ناتوانن مامەڵە لەگەڵ هێزە ئەمنیەکان و وەزارەتی پێشمەرگە بکەن. بە وتەی سەرچاوە تایبەتەکەی شارپرێس ڕاستەوخۆ لە پەیامی هاوپەیمانی نێودەوڵەتیدا داوا کراوە هەرچی زووە شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگە بگەڕێتەوە سەرکارەکانی چونکە وتویانە هەموو مامەڵەیەکیان لەگەڵ خودی وەزیری پێشمەرگەیە و سەرجەم ڕێکارە ئیداریەکانی تایبەت بە چاکسازی و هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ پێشمەرگە بە واژووی وەزیر و بڕیاری وەزیر جێبەجێ دەکرێت و ناکرێت بەم شێوەیە ئێستا ئەو وەزارەتە ببێت تا دوو وەزارەتی پێشمەرگە. سەرچاوەکە وەشیوت هاوپەیمانان جەختیان کردوێتەوە چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە لە ئێستادا ڕاگیراوە و ئەوەش ئەوانی نیگەران و تووڕە کردووە و ئەگەر بەم شێوەیە بڕوات هەموو هاوکاریەکان بۆ هێزەکانی دژە تیرۆری هەولێر و سلێمانی و خودی وەزارەتی پێشمەرگە ڕادەگرن. سەرچاوەیەکی تایبەتی تەندروستی سلێمانی لە ڕێگەی شارپرێسەوە گیان لە دەستدانی 4 هاوڵاتی ئاشکرا دەکات کە گومانیان هەیە دوان لەوانە بەهۆی ئەنفلۆنزای بەرازەوە گیانیان لەدەستدا بێت. بە گوێرەی ئەو زانیاریانەی سەرچاوەیەکی تایبەتی تەندروستی سلێمانی بە شارپرێسی ڕاگەیاندووە لە ماوەی 24 کات ژمێری ڕابردوودا 4 کەس لە نەخۆشخانەکانی سلێمانی گیانیان لەدەستداوە کە دەوترێت بەهۆی ئەم پەتا بەربڵاوەوە بووە کە ئێستا لە سنوورەکەدا هەیە. بە وتەی سەرچاوەکەی شارپرێس تەندروستی گومانی لە دوو لەو حاڵەتانە هەیە کە هۆکاری گیان لە دەستدانەکەیان بەهۆی ئەنفلۆنزای بەرازەوە بوو بێت. سەرچاوەکە ئاماژەی بەوەشدا ئەو دوو هاوڵاتی گیانیان لەدەستداوە و تەندروستی گومانی لێیان هەیە تەمەنیان 76 ساڵە و خەڵکی سلێمانین بەڵام کەس و کارەکەیان ڕەتیان کردوێتەوە بیان بند بۆ پزیشکی دادی سلێمانی و لەوێ هۆکارەکەی ئاشکرا بکرێت. بۆیە حاڵەتەکان وەکو گومان لە لای تەندروستی سلێمانی ماونەتەوە. شارپرێس لە ئازاری سەرچاوەیەکی تری تەندروستیەوە ئەوەی زانیوە ئەو دوو کەسەی گیانیان لەدەستداوە پێش گیان لەدەستدانیان لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی سلێمانی پشکنینیان بۆ کراوە و ئەنجامەکەشی دەری خستووە تووشی ئەنفلۆنزای بەراز بوو. ئاسایشی سلێمانی ڕایگەیاند لەم ساڵدا زیاتر لە 400 بازرگان و بەکارهێنەری مادە هۆشبەرەکان و زیاتر لە 200 تیرۆریستیان دەستگیر کردووە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاسایشی سلێمانی لەبارەی ئاماری چالاکیەکانی ئەم ساڵیانەوە ئاماژەی بۆ ئەوە کرد تاوەکو ئێستا 408 بازرگان و بەکارهێنەری مادە هۆشبەرەکانیان دەستگیر کردووە. وتیشی هەرچەندە لە خوێندنگاکان هیچ بەکارهێنەر و بازرگانێکی مادەی هۆشبەر دەستگیر نەکراوە بەڵام خوێندکار هەبووە لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراوە. ئاسایشی سلێمانی ئاماژەیان بۆ ئەوەش کرد 227 تیرۆریستیان دەستگیر کردووە کە زۆرینەیان لە بنەڕەتدا خەڵکی سلێمانین. حکوومەتی هەرێم 8 ڕۆژ پشووی فەرمی لە هەرێمی کوردستان ڕاگەیاند. بە گوێرەی ڕاگەیاندراوێکی فەرمانگەی میدیا و زانیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم حکوومەتی هەرێم پشوەکانی سەری ساڵی نوێی دیاری کردووە. بە پێی ڕاگەیاندراوەکەی حکوومەتی هەرێم
ڕۆژی یەکشەممە 25 ئەم مانگە تاوەکو یەکەم ڕۆژی ساڵی نوێ پشووی فەرمی دەبێت لە سەرجەم فەرمانگە و دامەزراوەکانی هەرێمدا. سەبارەت بە دەستپێکردنەوەی دەوامیش حکوومەتی هەرێم بڕیاری داوە ڕۆژی دووشەممە 2 کانونی 2023 دەوامی فەرمی لە سەرجەم دەستگاکانی هەرێم دەست پێ بکاتەوە. بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی هۆشداری بە هاوبەشانی بازرگانی دەدات و وتەبێژی کارەباش دەڵێت ئەوانەی لە 2 ملیۆن دینار زیاتر قەرزدارن لە 10 ڕۆژدا قەرزەکانیان نەدەن کارەباکەیان دەبڕدرێت. سیروان محەممەد وتەبێژی کارەبای سلێمانی لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێسی وت بە فەرمی ئاگاداری هاوبەشانی کارەبای بازرگانی و پیشەسازیان کردووەتەوە لە گێڕانەوەی ئەو قەرزی کارەبایی کە لەسەریانە. وتیشی ئاگاداری گشت هاوبەشانی کارەبای بازرگانی و پیشەسازیان کردووەتەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی ئەوانەی لە 2 ملیۆن دینار زیاتر قەرزدارن لە ماوەی 10 ڕۆژدا پاکتاوی قەرزەکانیان بکەن، ئەگەر نا ئەوە کارەباکانیان دەبڕن. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی هاتنی وەرزی سەرماوە ڕێژەی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان تەواو کەمی کردووە و حکوومەتی هەرێمیش دەڵێت قەرزێکی گەورەی کارەبای لە لای هاوڵاتیان و شوێنە بازرگانیەکانە و پێویستە بدرێتەوە بە حکوومەت.